پێناسەی ڤیتامین چییە لە زانستی پزیشکیدا؟ کاریگەریەکانی ڤیتامین چییە لەسەر جەستەی مرۆڤ؟ ڕێنمایی پزیشکان لەسەر ڤیتامینەکان چییە؟ بۆچی دەبێ گرنگی بە زانیاریەکانمان بدەین لەبارەی ڤیتامینەکانەوە؟ سەرچاوەی دەستکەوتنی ڤیتامینەکان کامانن؟ ئەو خۆراکانە کامانن کە دەبێ گرنگی بە خواردنیان بدەین؟ ئایا دەکرێت بە شێوەیەکی هەڕەمەکی خواردنەکان بۆ دەستکەوتنی ڤیتامین بەکار بهێنین؟ ڤیتامینی دەستکرد چییە و چ کاتێک بەکاردەهێنرێ؟ بەرنامەی ڤیتامین. بەناوی خودای گەورە و میهرەبان. بینەرانی عەزیز، سڵاوی خواتان نەبێت. ئەزیزان، لەم زنجیرە بەرنامەیە ئێمە باسی ڤایتامینەکەین، ئەو ڤایتامینانەی کە ڕۆڵ و کاریگەریکی هەیە بۆ لاشەی مرۆڤ. ئەمڕۆیکێ تری لەو ڤایتامینانەتان بۆ باسەکەین کە توێژینەوەکان دەڵێن لە تەوقی سەرەوە هەتاوەکو بنی پێ، هەتاوەکو نینۆکەکان و قاچ و پەنجەکانی قاچ پێویستی پێێتی. ئەو ڤیتامینەش بریتیە لە B12. بەڕێزان، B12 و یاخود B12 یەکێکە لە ڤیتامینەکانی دووەم وەجبە کە دیارە ئەی اینجا کە دوای B دەست پێ دەکات، بیەکەش لە یەکەوە ئەوەندەی کە دۆزراوەتەوە هێواش شێواش ناونراوە ئێستاکی یەکێک لە ڤایتامینەکان نازناوێکی وەرگرتووە کە بریتیە لە نازناوی B12. ئەم ڤایتامینە وەکو لاشەی مرۆڤ خۆی بە تەواوەتی بڵێ لە لاشەی مرۆڤ دروست بێت، لاشەی مرۆڤ دروست نابێت. دەبێت مرۆڤ تاکەکانی کۆمەڵگا یاخود لە ڕێی خواردنەوە وەریگرن ئەو خواردنانی کە لە داهاتووە باسی دەکەین کە B12 تێدایە، واتە B12 تێدایە، و یاخود دەبێت بە شێوەی کەپسولە یان حەپەکە دروست کراوە B12 تێدایە و بە شێوازێک بە نزبەیەک B12 تێدایە دەبێت وەریگرن، تر ئەگەر کوڕە یان کچە، ئەگەر گەورەیە یان بچووکە. بەڕێزان، بۆ زانیاری بەڕێستان B12 هەروە حەپێک و یاخود کەپسولێک یان ڤیتامینێکی بەسیط و ئاسان نییە. تەنها بۆ زانیاری لە جەنابتانە لە گوگڵ نووسراوە بە درێژایی سەدەکان، بە درێژایی ئەو ساڵانی پێشووکە لە سەدەی 20 و سەرەتای سەدەی 21شا بە درێژایی ئەو چەند ساڵی کە B12 باس کراوە، بە نزیکەی 5 خەڵاتی نۆبڵ بەس لە ڤایتامین B12 وەرگیراوە. خەڵاتی نۆبڵ لە دروستکردن نا، خەڵاتی نۆبڵ لە دۆزینەوە. ئێوە لە یادتان نەچێ هەمیشە وتومانە ئەمانە خۆی خالقێک هەیە دروستی کردووە، خالقێک هەیە دایناوە لە شوێن و مەکانی خۆیان، بەڵام ئەوە ئێمەی مرۆڤین دوای چەندین سەدا، دوای هەزارەها ساڵ مرۆڤەکان دەتوانن پەی بەرن بە دۆزینەوەی ئەم ڤایتامینانە. بەڵێ ئەگەر بەس تەنها ناوەکانتان پێ بڵێم، بۆ نمونە جۆرج ویپڵ لەگەڵ جۆرج مینۆت لەگەڵ ویلیەم مێرفی لە ساڵی 1934 بۆ بڵێن خەڵاتێکی نۆبڵیان وەرگرتووە، تقریبا نزیکی 90 ساڵ شتێک کەمتر پێش ئێستاکە خەڵاتێکیان وەرگرتووە لەسەرەوەی کە ئەم بابەتیان ئیش لەسەر کردووە. لە ساڵی 1957 ئەلێکزاندەر ئار تۆد خەڵاتێکی تری نۆبڵی وەرگرتووە لەسەر ئەم بابەتە. لە ساڵی 1964 دۆرۆفی هۆچکین خەڵاتێکی تری نۆبڵ و خەڵاتێکی تری مەزنی جیهانی وەرگرتووە لەسەرەمە. کەواتە یا ئیلاهی ئەبێت چی ڤایتامینێک بێت، چی گرنگی و مهمیەک بێت کە تا ئێستاکێ هەموو زاناکان سەریان کردوێتە ئەم علم و زانستە چۆن بتوانن گرنگیەکانی بدۆزنەوە. ئێمە هەوڵ دەدەین بە یەک دوو بەرنامە باسی ڤایتامین B12تان بۆ بکەین. بەڕێزان، ڤایتامین B12 یەکێکە لەو ڤایتامینانەی کە لە ئاوا دەتوێتەوە. هەمیشە وتومانە بۆیە لە ئاوا دەتوێتەوە، بۆیە خالق حسابی ئەمەی کردووە کە هەموو خانەکانی لاشەی مرۆڤ یان چەوری تێدایە بە نزبەیەک یان ئاوی تێدایە. دەبێ ئەم ڤایتامینانە لە یەکێ لەم شتانەیە بتوێنەوە بۆی لاشە سوودی لێوەرگرێ. بۆیە خۆشبەختین ئەمەش کە لە ئاوا دەتوێتەوە. یەکێکە لەو ڤایتامینانەی کە ڕۆڵ و کاریگەریکی هەیە لە ئیشکردن و لە هەڵسوڕانی خانەکانی لاشەی مرۆڤە. و تەنانەت باسی ئەوە دەکرێت کە
ئەمەیان بۆ خۆی گرنگیەکەی B12 و یاخود ڤایتامین B12 کە ڕۆڵ و کاریگەری هەیە لە دروستکردن و لە شێوازی وەکو ئەڵێت بەرهەمهێنانی DNA کە خۆشتان دەزانن دروستکردنی DNA شریتی DNA یەکێکە لەو شتە گرنگانی کە مرۆڤایەتی پێ بەردەوام دەکات و مرۆڤ بەردەوام دەبێت لە ژیان و بەخۆشی و بە ئاسوودەیی دەژین. بەڕێزان، ڤایتامین B12 بۆ زانیاری بەڕێزتان یەکێکە لەو ڤایتامینانەی کە ڕۆڵ و کاریگەریەکی زۆر باشی هەیە لە دروستبوون و لە ئیشکردن و لە کارلێکردن و لە زیندە چالاکیەکانی هەم ترشە ئەمینیەکان هەم ترشە چەوریەکان. واتە ترشە چەوریەکان فاتی ئەسیدەکان لەگەڵ ئەماینۆ ئەسیدەکانیش کە لە لاشەی مرۆڤ هەیە و کاریگەریەکی زۆر گرنگ و مویمیان هەیە، زۆرێ لە زیندە چالاکیەکانی مرۆڤ گەشە پێ دەکەن و بە قوتی دەکەن، بەهێزی دەکەن، خۆشبەختین کە ڤایتامین B12 ئەم ڕۆڵ و کاریگەریە گرنگی هەیە. ئەزیزان، بۆ سەر ئێشان نا، بەڵام تەنها بۆ زانینی جەنابتان ڕەنگە قورس بێ منیش بتوانم لەبەری کەم تەنها شێوگی کیمیاوی ڤایتامین B12تان بۆ دەخوێنمەوە کە بۆی بیزانن کە چی شێوگێکیە. شێوگێکی هەیە کە C واتە کاربۆن 63، دوایەوە H 88، دوایی CO لەگەڵ N 14، دوایی O 14، اینجا کە لە ئەخیرا P. ئەم هەموو حرفەی کەوتم ئەزیزان، ئەمە ناوی جنۆکە نەبوو، ئەمە کۆمەڵێ کەلیمات و حروف و کۆمەڵێ ژمارە نەبوو ڕیزم کرد. ئەمە ئێوە لە یادتان نەچێت، ئەمە شێوگی فۆرمولا و یاخود شێوگ و شکلی ئەو ڤایتامینەیە کە ئەمڕۆ بۆتان باسەکەم کرد بریتێ لە ڤایتامینی B12. کەواتە ڤایتامینێک هەموو ئەم کاربۆنانەی تێدا بێت، ئەم نایترۆجینانەی تێدا بێت، 14 بەس ئۆکسجینی تێدا بێت لە شێوگەکەیە، 88 بەس گەردی هایدرۆجینی تێدا بێت و 63 بەس گەردی کاربۆنی تێدا بێت. ئایا تۆ بڵی ئەمە لە خۆیەوە دروست بوو بێت؟ تۆ بڵی هێشتاکە مرۆڤانێک هەبێت لەسەر ئەم گویزەوێ قەنەعەتی وابێت ئەم مرۆڤە لە خۆیەوە دروست بووە؟ تۆ بڵی قەنەعەتی کەسێک هەبێت هێشتاکە لە دۆڵێکا بژی و زانست و زانیاریش لە دۆڵێکی ترابێ و قەنەعەتێکی بۆ دروست نەبوو بێت کە هەموو ئەم کاربۆن و هایدرۆجین و ئۆکسجین و نایترۆجینانە بە بەلاش ڕیز نەبووە. ئەزیزم، تۆ دەزانی B12ەکەی لای من و تۆ لەگەڵ B12 ئەمریکا و لەگەڵ سۆماڵ و لەگەڵ بەریتانیا و لەگەڵ فەڕەنسا هەمان B12. ئێوە دەزانن هەمان B12 هەمان شێوگی هەیە، هەمان شکلی هەیە، کەواتە دەبێت دروستکەرێکی هەبێ و دەبێت یەک دروستکەریش هەبێ، دەبێت یەک دەسەڵاتە بێت، دەبێت یەک هێزە بێت کە لە پشتی ئەمەوە بێت. بەڕێزان، B12 بەو بچووکەی خۆیەوە کە من و تۆ نایبینین، بەڵام کێشی هەیە، دراسە کراوە مۆلەر ماسی و یاخۆ چۆن بڵێ کێشە گەردیەکەی بە نزیکەی 1.355.365 گرامە پێرمۆڵ. ئەمەش ڕەنگە من و تۆ قورسە تەسەووری بکەین بەکەم بەو کەم زانیاری کە هەمانە، مەگەر ئەو عولەما و زانایانەی کە ڕۆچوونە لەم زانستانەیە، مەگەر ئەوانەی کە زۆر خەبیرن لە شێوگی گەردیەکان و لە کێشە گەردیەکان و لە بارستەی تەنەکانە بزانن ئەم قەبارەیە چەندە کەم دەکات. بەڕێزان، B12 و یاخود ڤایتامین B12 ئەوە نەبێ هەر لە خۆیەوە بێتە ناو لاشەوە بەرەو هەموو ئەندامەکان بڕات، دەبێت لە شوێنێکا میتابۆلیزم ببێت، دەبێت لە شوێنێکا زیندە چالاکی و وەکۆڵێت کردارەکانی بەسەرا ڕووبدات کە ئەویش لە لیڤەرایە، واتە لە جگەردایە. لە جگەرە میتابۆلیزم واتە زیندە چالاکی بەسەر B12 دێت، B12 بۆی جوان و پوختە ئیش بکات و حازر بێ و مەزبوط بێ بۆ ئەوی بتوانێت کاریگەری لەسەر ئەندامەکانی لاشە دروستکات کە هێواش گرنگیەکەی بۆتان باز دەکەین. بەڕێزان، دراسە کراوە کە نیوە تەمەنی چوونە دەرەوەی B12 لە لاشەی مرۆڤ ڕەنگە تا 6 ڕۆژی پێ بچێت، بەڵام هەندێک لە سەرچاوەکان ئەڵێن بە نزیکەی 400 ڕۆژ B12 لە ناو جگەرا دەمێنێتەوە. ئەبێت چی دەسەڵاتێک ئەم قودرەتەی دانابێت، ئەبێت چی هێزێک هەبێت لە پشتی ئینسانەوە کە زۆر جارێمە وا دەزانین دێین و ئەڕۆین و لەو دقەی ناک دەکەین لە دایکە بین و تا و دقەی وە کۆڵە باوکە ڕۆمان بۆ دەکەن و دەڕۆین. بیرمان لەو ئاەتە نەکردوێتەوە کە بۆ نمونە بۆ سەیری خۆتان ناکەن، بۆ سەیری لاشەی خۆتان ناکەن، بۆ سەیری جەستەی خۆتان ناکەن. زۆر جار بیرمان لەو ئاەتانە نەکردوێتەوە کە مرۆڤ چەند گەورە و عەزیم دروست بووە. وفي أنفسكم أفلا تبصرون.
ئەوە لەسەر نەفس و لاشە و شکلی خۆتان دروست ناکەن بەڵێ ئەی خالق من دەمەوێت لەم بەرنامەیە بە هەموو بینەرەکانم بڵێم بڵێ گەورە دروست بووینە بڵێ بۆ ئیشێکی گەورە دروست بووینە بڵێ دروستکردنەکەمان گەورەیە ژیانەکەمان گەورەیە و داهاتووشمان گەورەیە ئەگەر خۆمان بتوانین بە گەورەی هەنگا و هیممەت بکەین بەڕێزان ڕەنگە ئێوە پرسیار بکەن زۆر جار پرسیار دەکرێت دەڵێ دکتۆر وا من کەپسولێک و یاخود حەپێکی B12 خوارد یەکسەری دەچێت بۆ مەعیدە و تەواو نەخێر من و تۆ تاکەکانی کۆمەلگا ئەوانە نەبین کە لە بواری پزیشکیین قەنەعەتمان وایە خواردن بەس ڕەبتی هەیە بۆ نەبەگەدەوە تەواو نازانین هەندێشتی تر هەیە کە پێی دەڵێن ڕیخۆڵە ئەستورە ڕیخۆڵە باریکە گەر ناویشیمان بیستی بێت ڕەنگە زۆر کەم تا زۆر ڕۆشنبیرێکی تەندروستیمان نەبێت بەڵام بۆ زانیاری بەڕێستان ئەو کەپسولەی کە B12 دەیخۆیت نە لە بەڵێ ئەتوێتەوە وەکو ئەڵێت پارچە پارچە دەبێت لە مەعیدەیە بەڵام لە مەعیدەیە هیچ ئیشی لەسەر ناکەن ئەوە ستۆمەک دوایەوە 12 گرێ دێت ئیشی لەسەر ناکات دوایەوە جوجینەم دێت کە بەشێکە لە دوای 12 گرێت ئەویش ئیشی لەسەر ناکەن دوای ئەوە بەشێکی تری ڕیخۆڵە باریکە دێت کە پێی دەڵێن ئیلیەم بریتیە لە کۆتا بەشی ڕیخۆڵە باریکە بەڵێ دراسە کراوە B12 کە مرۆڤ هەڵی دەیخوات و بۆ ئەوەی لاشەی مرۆڤ هەڵی مژێت بۆی دوایی لە ڕێی بۆڕەکانی خوێنەوە بچێت لە جگەرە ئیش بکات و زیندە چالاکی بەسەرابێ و دوای تەوزیعکرێ بەسەر هەموو لاشەی مرۆڤە لە گەدەیە هیچی لێ ناکرێ لە دوودینەما 12 گرێکی لێ ناکرێت لە جوجینەما هیچی لێ ناکرێ بە نزیکەی چەند مەتر دەبڕێت چکە گەر لە دەمەوە دەست پێ بکەی هەتاوەکو دوا کۆتایی ڕیخۆڵە باریکە بە نزیکەی 8 دانە مەتر واتە بە نزیکەی 750 بۆ 800 سانتیمەتر دەبڕێت بەڵام خالقێک هەیە بە هەموو ئەم ئەندامانەی وتووە دەستکاری B12 بۆ مەکەن با هەتا ئەگاتە ئیلیەم بۆی بە تەواوەتی چالاکیەکانی بەسەرابێ بۆی بە تەواوەتی وەکو ئەڵێت کردارەکانی بەسەرابێ بۆی ترشی هایدرۆکلۆریک و هەرچی شتێک هەیە لە ناو ڕیخۆڵەکان و لە گەدە و لە لیکە ڕژێنەکان و هەمووی زیندە چالاکی و تەرتیبات و وەکو ئەڵێت چی چالاکیەک هەیە لە ڕێ ئەم لیک و لە ڕێ ئەم زەردا و لە ڕێ هەموویەوە بەسەریا بێت اینجا با بگاتە کۆتایی دوان با بڵێن ڕیخۆڵە باریکە اینجاکە لە ئیلیەمە هەڵدەمژدرێت ئەزیزان زانیتان لە کۆتایی ڕیخۆڵە باریکەیە B12 هەڵدەمژدرێت و زانیتان لە جگەرە کۆ دەکرێتەوە بەڵام دەمەوێت پێشتان بڵێم دوای دەرکردنە دەرەوەکەشی خالق حسابێکی بۆ کردووە کە بریتیە لە گورچیلە ڤایتامین B12 ڤیتامینی 12 واتە B12 یەکێکە لەو ڤیتامینانەی کە ئاماژەمان پێکرد دەبێت لە دەرەوە بەدەستی بێنین دەبێت لە دەرەوەی لاشەی مرۆڤ ئەوەی کە خالق دروستی کردووە لە هەموو ئەو خواردنانی کە هەیە باسی دەکەین و یاخود بە شێوەی کەپسول وەریگرین دراسە کراوە ئەگەر شەریکە و کۆمپانیایەک بێت B12 دروست بکات دەبێت کۆمەڵێ مایکرۆ ئۆرگانیزم بێنێت لە تۆبا پێڵەن فراگمنتیشن چۆن بڵێ پارچە پارچەکردن و کۆمەڵێک کاردێکی بەسەرابێت ئەم مایکرۆ ئۆرگانیزمانە کۆمەڵێ عملیەی بەسەرابێت اینجا کە دەتوانن B12 لێ دروستکەن بە درێژایی مێژوو کە مرۆڤایەتی هەیە کە قسە لەسەر چەند ملیۆن ساڵێک دەکەن مرۆڤ هەیە بۆ زانیاری بەڕێستان تا ڕادەیەک نزیکی 50 ساڵێکە ئیش لەسەر دروستکردنی B12 کراوە لە ساڵانی 1970 یەک دوو عالم بە ناوی ڕۆبەرت بێرن لەگەڵ ئالبێرت ئیشن مۆسەر لە ساڵی 1970 ئەم دوو زانایە ئیشیان لەسەرەوە کرد کە چۆن بتوان لە ڕێی شەریکات و لە ڕێی کۆمپانیای دەرمان و ئەدویەکانەوە هەوڵ بدەن B12 دروستکەن ڕەنگە عەجیبتان لێبێت کاتێک لە گوگڵ سێرچم بۆ B12 کرد کە چۆن دروستە بێت کۆمپانیەکان و شەریکەکان ئاماژەیان بۆ کردووە بە نزیکەی 7 هەنگاوی پێویستە ئەگەر لەو دەقەی وەری دەگری مایکرۆۆرگانیزمەکە هەتا تاوەتی دەبێت بە کەپسولێک و دەدرێتە تۆی بەڕێز بە نزیکەی 7 قۆناغی پێویستە هەتاوەکو ڤایتامین B12 دروست دەبێت ئەم هەفتایەکە لە ڕۆکێکەوە لە میوەیەکەوە لە خواردنێک وەرمانگر پێویستە نەخێر پێویست نییە بۆیە هەمیشە هانی تاکەکانی کۆمەلگە دەدرێت تکال لێ دەکەم لە سروش دوور مەکەوەرەوە تکال لێ دەکەم لە خواردنە ئاسایەکان دوور مەکەوەرەوە بۆیە هەمیشە پزیشکە بەڕێزەکان دەڵێن هەتا بتوانی خۆپاراستن لە چارەسەرکردن باشتر و چاکترە تۆگەر خۆت بپارێزی وەگەر تۆ خواردنێکی تەندروست وەرگری بە جددی پێویستت بەم جۆرە حەپ و عیلاجانە نابێت ڕەنگە ئێوە
پرسیار بکەن باشە ئەم بیتۆڵڤە ئەوەندە مهمە ئەوەندە گرنگە هەفتا قۆناغی پێچێت لاشەی مرۆڤ چەندی پێویستە. ئیسفادەیەک لە توێژینەوەکانمان کردووە دراسە کراوە کە ئەگەر منداڵێک لە 6 مانگ کەمتر بێت ڕەنگە ژمارەکەتان لا عەجیب بێت تەنها 9 مایکرۆگرامی پێویستە، واتە کیلۆیەک بێنە بیکە بە 1000 گرام، گرامێکشم بۆ بێنە بیکە بە 1000 مایکرۆگرام، مایکرۆگرامێکش بێنە بیکە بە 2 کەرتەوە نیو کەرتی ئەوەمان پێویستە. ئەگەر بێت و مناڵێک لە 6 مانگ هەتا ساڵ بێت بە نزیکەی 1.5 واتە 1.9 مایکرۆگرامی پێویستە. ئەگەر منداڵێک لە 3 ساڵ زیاتر بێت تقریبن تا 4 ساڵ پێویستی بە 2 مایکرۆگرامە. توێژینەوەکان دەڵێن ئەگەر بێت و منداڵێک لە 4 ساڵ هەتا 6 ساڵ 2.5 واتە 2 مایکرۆگرامی پێویستە. ئەگەر کەسێکی گەورە بێت بە نزیکەی 3 مایکرۆگرامی پێویستە. هەمیشە وتومانە خالق حسابێکی تایبەتی کردووە بۆ ئافرەتی دووگیان، حسابێکی تایبەتی کردووە بۆ ئافرەتانی کە شیردەرن، بەڵێ ئەمانە زیاتر لە چاو خەڵکی ترە. ئەگەر بۆ نمونە کەسێکی بەڕێز سادە 3 مایکرۆگرامی پێویست بێت لە کچانیان لە کوڕان، بەڵام ئەو کەسانی کە حامیلەن واتە دووگیانن و یاخود شیر دەدەن تا ڕادێک 3.5 بۆ 4 مایکرۆگرامی پێویستە. لایەتان نەچێ باسی گرام ناکەم، 1 گرامێکم بۆ بکەن بە 1000 بەشەوە 3 یان 4 بەشی ئەو گرامەمان پێویستە. ئایا دەتوانێت بەم نزبەکەمەوە بەم ڕێژەکەمەوە بیتۆڵڤ کارێ بکە؟ بەڵێ لەم بەرنامەیە و بەرنامەی داهاتوو بە تایبەتی بۆتان باس دەکەم کە ئەو ئیشانەی با بڵێن ڤیتامین بیتۆڵڤ دەیکات قەت تەسەوری ناکەی کە 2 مایکرۆگرام یان 1 مایکرۆگرام یان 9 مایکرۆگرام ئەم ئیشە گرنگ و مهمانە بکات. بەڕێزان، ئێمە تەنها و تەنها ڕەنگە لەم بەرنامەیە بەس پێتان بڵین ئەو خواردنانە چییە کە دراسە کراوە لە بیتۆڵڤە هەیە. زۆر حەزەکەن ڕەنگە هەمومان حەز بکەین کە بزانین بیتۆڵڤ لە چی شتێکە هەیە و چی شتێکەیە کە زۆر ئیسفادەی لێ دەکەین. بۆ زانیاری بەڕێستان کە ئەوەندەی کە لە کتێبەکانە باس کراوە لە سەرچاوەکانە باس کراوە زۆر شت هەیە بەڕاستی ئێمە دەتوانین بە جوانی و بە مەزبوطی بیتۆڵڤی لێ وەربگرین، بەڵام شت ئەوەیە بتوانین بە جوانی و بە مەزبوطی وەریگرین. ئەوانی کە باس کراوە کە هەتاوەکو ئەتوانرێت ئەزیزان ئەو خواردنانی کە بیتۆڵڤی تێدایە یان B12 تێدایە ڕەنگە لە کۆتاییم بەرنمەیە پرسیار بکەن چۆن بزانین لە چی شتێکە هەیە بۆی گرنگی بم ڤیتامینە زۆر گرنگە بدەین. دراسە کراوە کە گۆشتی مانگا و با بڵێن گامێش بیتۆڵڤی تێدایە دەبێت گرنگی پێ بدەین. دراسە کراوە کە هەموو مشتەقاتی ماست و شیر بیتۆڵڤی تێدایە زۆر گرنگە. لێک دراوەتەوە کە ئەو کەسانەی کە کەم تا زۆر گرنگی بە هێلکە دەدەن بیتۆڵڤی باشی و چاکیان دەستەکەوێت. ئەو کەسانی کە مریشک دەخۆن بیتۆڵڤی تێدایە. ئەو کەسانی کە ماسی بەتایبەتی ماسی تونە ئەوانە لە توێژینەوەکانە سەمێنراوە بیتۆڵڤی تێدایە. ئەو کەسانی کە جۆرە ماسیەکانی تر هەمووی بەگشتی دەخۆن سوود وەردەگرن کە گرنگی وەردەگرن و سوودی دەبێت. ئەوە کەسانی کە گرنگی بە پەنیر دەدەن، ئەو کەسانی کە گرنگی بە سۆیا دەدەن، ئەمانە یەکێکن لەو شتانی کە گرنگیکی پێدراوە. گەر لەگەڵ ئەم قسانەیە ئاماژەم پێکرد دیقەتتان دابێت کە گۆشت، ماسی، هێلکە، شیرەمەنیەکان ئەمانە تقریبەن گرنگن و مهمن و پڕ بە ڤیتامین بیتۆڵڤن و سوود بە بیتۆڵڤ وەرەگیرێت. کەمتر باسی سەوزەوات و میوەکانمان کردکاتەمە بەڵگەی لەسەرەوەی کە ئەگەر تۆیەک تەنها لەو جۆرە ئینسانانەبی لەو جۆرە مرۆڤانەبی کە تەنها گرنگی بە ڕۆکەکان بدەی ڕەنگە کەمی ڤیتامین بیتۆڵڤت بۆ دروست بێ و ڕەنگە ئیشکالت بۆ دروست بێت. بیتۆڵڤ زۆر قسەی تری لەسرە. من تەنها لەم کۆتاییم بەرنامەیە دەمێ پێتان بڵم کە لە یادتان نەچێت هەموو ئەم ڤایتامینانە گرنگی و تایبەتمەندیەکی زۆر باش و چاکیان هەیە بۆ مرۆڤ. زۆریان خراپە، کەمیان خراپە، بەڵام ئەگەر بە گوێری پێویست لە لاشەی مرۆڤ بەکاربهێنرێت گرنگیەکی باش و چاکی دەبێت. من لە جاری داهاتووە لە بەرنامەی داهاتووە زنجیرەیەک گرنگی و بەکارهێنانەکانی ڤیتامین B12 بە ئێوە دەڵێم. تا بەرنامەیەکی تر و تا ڤایتامینێکی تر بەخواتان دەسپێرم. خواتان لەگەڵ.